سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی کەناڵە بەڕێزەکانەکەین بەخێر بێن سەر چاو و سەرمان بەڕێزان ئێمە وەک تاقانەکانی جینۆسایدی کوردستان ئێمە ئەو تاقانانەین یاداشنامەی تاقانەکانی کوردستان بەڕێزان تاقانەکانی جینۆساید ئەو کوڕ و کچانین کە زەرمەندترین کەسی ئەم هەرێمەین و هیچ کەس بەقەدەر ئێمە باجی کوردبوون و شۆڕشی کوردی نەداوە هەردوو تاوانی جینۆسایدی ئەنفال و کیمیابەراندا جگە لە سەرۆت و سامانەی کە هەمان بووە سەرجەم ئەندامانی خێزانەکانمان لەدەستداوە کە بریتی بوون لە دایک و باوک و خوشک و براکانمان تەنها خۆمان ڕزگارمان بووە لە تەمەنی منداڵی و هەرزەکاریدا ڕۆژگارێکی زۆر سەخت و تاڵیمان بەسەر برد لەبەر زۆری قوربانیەکانمان و ڕابردووی پڕ لە نەهامەتیمان هەوڵێکی زۆرماندا تاکو یاسایەکی تایبەت بە تاقانەکانی جینۆساید دەربکرێت لە نەهامەتی هەوڵێکی زۆرماندا چەندین ماف و ئیمتیازێکی تێدا جێگیر بکرێت و بۆ ئێمە لە ساڵی 2015دا پەرلەمانی کوردستان یاسای تاقانەکانی جینۆساید دەرچوو بەڵام ئەو یاسایە جگە لە هیچ ماف و ئیمتیازێک بۆ ئێمە تێدا نەبوو بە شێوەیەکیش پێناسە بۆ تاقانەکانی جینۆساید کرد و کەسەدان کەس دەکاتە تاقانە لە زۆری ڕۆوە وەکو ئێمە نین و تایبەتمەندی ئێمەیان تێدا نییە ڕێژەمان لە 170 کەسەوە زیاد بۆ چەندین سەدان کەس دەکات بۆ ئێمە تاقانەکانی هەڵەبجە و ئەنفال ئەو یاسایە ڕەت دەکەینەوە ئەگەر بەم شێوەیە ئێستا بێت و ئەو ناسنامەیی بۆ تاقانەکانی جینۆساید دەردەکرێت نامانەوێت و چونکە نەشتێکی تایبەتمەندی بۆ ئێمە هەیە نە هیچ ماف ئیمتیازێک لە خۆ دەگرێت بەڕاستی 5 ساڵە وەزیری شەهیدان بەڵێنی بێکردانمان پێدەدات بۆیە خۆی وەزارەتەکەیشی هیچ متمانەیەکی لە ئێمە نەماوە و چەندین جاریش لە ڕێگەی سەرۆک و پەرلەمان و پەرلەمانتارانەوە هەوڵی هەموارکردنەوەی یاسای تاقانەکانمان داوە بەڵام بەداخەوە ڕازگۆ نەبوون لەگەڵماندا بەرپرسانی ئەم هەرێمە دەبوایە بە شێوەیەک خزمەتی ئێمەیان بکردایە وەک نمونە سێر بکردایەن بەڵام زۆر بەداخەوە ئەمڕۆ ئێمە خۆزگە دەخوازین بەقەت خائین و ئەنفالچیەک ڕێزمان لێ بگیرێ و خزمەتی مادی و معنەویمان بکرێت لەگەڵ ڕێزدا تاقانەکانی ئەنفال و کیمیابەرانی هەڵەبجە